بەشبەشبوونی هێزی پێشمەرگە ئەو حیکایەتەی کە نە سەرەتاکەی دیارە و نەکۆتایی. ئەگەر لە هەر بەرپرسێکی باڵای هەرێمی کوردستان بپرسیت ئاخۆ سیمای دوو ئیداری بە هەرێمی کوردستانەوە ماوە، وەڵامی جیاواز دەبیستیت. هەندێک پێیان وایە ئێستا کوردستان دوو ئیدارەیە لە یەک چوارچێوەدا و بەشێکیش پێیان وایە یەک ئیدارەیە و یەک حکوومەت هەرێم بەڕێوە دەبات. و ئەگەر لە بەرپرسێکی باڵای حیزبیش بپرسیت لەگەڵەوەدای هەرێمی کوردستان ببێتەوە دوو ئیدارە دەست بەجێ دەڵێت نەخێت. بەڵام لە ڕاستیدا واقعەکەوان نییە و هێزی پێشمەرگەی کوردستان زیندووترین نمونەی ئەو دوو ئیدارەیەیە کە لەم راپۆرتەدا باسی دەکەین. ئێستا دوای 13 ساڵ لێگرتنەوەی هەردوو ئیداری هەولێر و سلێمانی زەقترین سیمای دوو ئیدارەیی بوونی هێزەکانی 78 پێشمەرگەیە. یەکەمیان سەر بە یەکێتی و دووەمیان سەر بە پارتیە و بوونی ئەو دوو هێزە حیزبیە سەحری وەڵامی هەموو ئەو بەرپرسانە پوچەڵ دەکاتەوە کە هەم دەڵێن دوو ئیدارەی نەماوە هەمیش دەڵێن لەگەڵ دوو ئیدارەی دانین. گوێرەی یاسای سەربازی وڵاتان هەر هێزەیەک لە دەرەوەی دەوڵەت چەک بەدەست بوو پێی دەوترێت میلیشیا. بەڵام یەکێتی و پارتی لەو نازناوە تووڕەن و نایەنەوێت بە پێشمەرگە بووترێت میلیشیا. لە کاتێکدا نازناوەکە ڕووی لەو عەقڵیەتەیە کە دوای دەیان گۆڕانکاری لە هاوکێشە ناوچەیی و جیانەکاندا هێشتا هێزی خۆی لە چەکداری دەرەوەی دامەزراوە فەرمیەکانەوە وەردەگرێت، نەک ڕووی قسە لەو پێشمەرگەیە بێت کە لە ساڵی 2014ەوە نازانێت موچەی ڕاستەقینەی چییە و حکوومەت بەردەوام دۆخێک بۆ پێنەدانی موچەکەی وەک خۆی دێنێتە پێشەوە. کاتێک شەڕی پێشمەرگە دژ بە داعش دەستی پێکرد چاوی جیهان چووە سەر هێزی پێشمەرگە. هەرەو کاتەش بۆ یەکەم جار هاوکاریکردن و پەرچەکردن و مەشق پێدانی هێزێک لەلایەن وڵاتانی زلهێزی جیهانەوە دەستی پێکرد کە ئەو هێزە لە دەرەوەی دامەزراوە فەرمیەکانی دەوڵەتن. شەڕی داعش بووە تاقیکردنەوەیەکی گرنگ بۆ هێزی پێشمەرگە و لە نێویشیدا هێزەکانی 70 و تەنانەت ئایندەی هێزەکەش. چیتر ئەمریکا کە وەک هاوبەشێکی شەڕکرد تەماشای پێشمەرگەی دەکرد ڕازی نەبوو بەوەی ئەو پێشمەرگەیە بە پەرتەوازایی بمێنێتەوە و هەر لیوایە و سەر بە بەرپرسێک بێت و هەر فەرماندەیەک لە مەکتەب سیاسیەکی حیزبەکەیەوە فەرمان وەربگرێت. سەرنجام هاوپەیمانان 35 خاڵیان بۆ چاکسازی لە هێزی پێشمەرگەدا دیاری کرد کە تا ئەم ساتە خاڵە جێبەجێکراوەکان لە پەنجەی یەک دەست تێپەڕ ناکەن. هەرچەندە بە گوێرەی یاسا دەبێت وەزارەتی پێشمەرگە دەسەڵاتی بەسەر هێزەکانی 78 یەکێتی و پارتیدا هەبێت، بەڵام ئەو هێزە لە دەرەوەی دەسەڵاتی وەزیری پێشمەرگەن و هەریەکێک لەو دوو هێزە فەرماندەی خۆی هەیە. لە دەرەوەی ئەوانیش نزیکەی 60,000 پێشمەرگە بوونیان هەیە کە سەر بە وەزارەتی ناوخۆن ئەوانیش هێزەکانی زێرەفانی و هێزەکانی بەرگری فریاکەوتنن. ئەم هێزانە لە کاتی شەڕی داعش لە ژێر کۆنتڕۆڵی فەرماندەی میحوەرەکاندا بوون، بەڵام لە ڕووی ئیداری و داراییەوە سەر بە وەزارەتی ناوخۆن و لە ڕووی پلەبەرزکردنەوەوە سەر بە وەزارەتی پێشمەرگەن. ڕەنگە لە جیهاندا دەگمەن بێت هێزێک سەر بە سێ شوێنی جیاواز بێت. لە وەزارەتی پێشمەرگە 14 لیوای هاوبەش هەیە، بەم دواییانە لەسەر داوای هاوپەیمانان 2 لیوای تریش دروست کراون. هاوپەیمانان پێشتر مانگانە نزیکەی 20 ملیۆن دۆلاریان بۆ خرج کردوون، بەڵام ئێستا ئەو پارەیە بۆ نیوە کەمتر بۆتەوە. لیوەکانی پێشمەرگە وەگەوەی پێشتر بڕیاری لێدرا بوو تا ئێستا هەندێکیان تێکەڵ نەکراون و سەر بە یەکێتی و پارتین، بەڵام وەزارەتی پێشمەرگە قەدەغەی ئەوەی لێکردوون کۆبوونەوەی حیزبی بکەن و ئابوونەی حیزبی کۆ بکرێتەوە. بە گوێرەی قسەی بەرپرسێکی باڵای نێو حکوومەتی هەرێمی کوردستان کە بۆ شارپرێس قسەی کردووە، پێشتر لە ناو وەزارەتی پێشمەرگە لیژنەیە کە بۆ بەناوی لیژنەی گواستنەوە. ئێستا ئەو لیژنەیە هەڵوەشێنراوەتەوە و بەهۆی ئەوەی بازرگانی بە گواستنەوەی پێشمەرگە کراوە. بە گوێرەی بۆچوونی شارەزایان ئێستا دەرفەتێکی باشە و هاوپەیمانانیش پشتیوانیەوە دەکەن کە هێزێکی تۆکمە دروست بکرێت، بەڵام پارتی وەکێتی وەکو پێویست ئامادەنین هێزەکانیان تێکەڵ بکەن.
لا نوێترین داواکاریدا لە بەشەیەک لە ناو هێزەکان بەهۆی ئەوەی پێشتر گەندەڵی کراوە و چەک و تەقەمەنی فرۆشراوە ئێستا هەندێک لەو پێشمەرگانەی لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگەن داوایان لێکراوە چەکێک بۆ خۆیان بکڕن و ڕادەستی حکوومەتی بکەن دواتریش حکوومەت دەیخاتەوە ئەستۆی پێشمەرگەکان و بەرپرس دەبن لێ ناوەڕاستی ساڵی 2019 بەرپرسانی باڵای وەزارەتی پێشمەرگە مژدەی ئەوەیان دەدا کە لە ماوەی 2 بۆ 5 ساڵدا یەخستنەوەی هێزی پێشمەرگە کۆتایی دێت بەڵام وان نزیکەی 2 ساڵ بەسەر ئەو قسانەدا تێپەڕ دەبێت و هێندەی خواست بۆ پەکخستنی یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە لە ئارەدایە هێندە خواست بۆ جێبەجێکردنی پرۆژەکەی هاوپەیمانان نییە لە نێو دامەزراوە باڵەکانی هەرێمی کوردستانیشدا بێدەسەڵاتی بەرامبەر هێزەکانی 1970 دەبیندرێت بۆ نمونە سەرۆکی هەرێمی کوردستان بە گوێرەی یاسا دەسەڵاتی بەسەر هێزی پێشمەرگەدا هەیە بەڵام لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان جێگرێکی سەرۆکی هەرێم تایبەتە بە کاروباری سەربازی کە جعفەر شێخ مستەفایە و پێشتر فەرماندەی هێزەکانی هەفتای هێزی پێشمەرگە بووە جێگرەکەی دیکەی سەرۆکی هەرێمی کوردستان کە مستەفای سەید قادرە و پێشتر وەزیری پێشمەرگە بوو بە هەمان شێوە نە ئێستا و نە لە ڕابردوودا دەسەڵاتی تەواوەتی بەسەر هێزی پێشمەرگەدا نەبووە ئەوە جگەل لەو لێشاوە لە هێزی سەربازی کە بەرپرسانی حیزبی و نەوەکانیان فەرماندەیانن